ڕاگەری کۆلێژی پەروەردەم لە ساڵی 2007ەوە لە قەڵازێ کە سەربەزان کۆی ڕاپەڕینە لە سەرۆکاتیمان لە بێگومان لە ڕانەیە کۆلێژە هەتاکو ئێستا هەشت وەجبە خوێندکاری دەرچووە کۆی دەرچوانی لێرە 1453 خوێندکارمان تەخەروجی کردووە ئێستا نزگەی 950 خوێندکارمان هەیە بەشەکانی پێک دێ هیبیانیان 950 خوێندکاری بەیانامان هەیە و 330 خوێندکاری ئێوارانمان هەیە بەشەکانی کۆلێژی پەروەردە پێک دێ لە بەشی ئینگلیزی بەشی کوردی بەشی عەرەبی و بەشی دەروزانی تاکو ئێستا لەو چوار بەشە بەشی ئینگلیزی ساڵی دووەمێتی کە چۆتە سیستەمێکی نوێەوە کە پێی دەوترێ سیستەمی بۆڵۆنا و بەشی عەرەبیش ئەم ساڵی یەکەمێتی دەکەتاوەمان کرد دەچینە ناو سیستەمەکەەوە خوێندن لێرە زۆر ئاساییە و دەوام ڕێکوپێکە ژمارەی مامۆستامان نزیکەی هەفتا مامۆستامان هەیە بە تێکرای جۆری مامۆستاکان کە دکتۆرا و ماستەرن و نزیکەی هەمان شێوە 65 فەرمانبەرمان هەیە بۆ ئەو چوار بۆ ئیدارەدانی ئەو چوار بەش و ئیدارەدانی کۆلێژەکە لە دروستبوونیەوە تاکو ئێستا بەتایبەت لە دوای ئەوەی کە هاتە ئەو کەمپەسە تازەیە بێگومان لەبێ شار گۆڵدەم کە لێرە کۆلێژی گشت و کاڵیش هەیە لە هەمان بینادا ئەمە یەک بینامان هەیە و لەو بینادا لە ساعت هەشتوی ئێوارانەوە تاکو ساعت 9 شەو بە هەردوو دەوامی بەیانیان و ئێواران دەوامان هەیە وەکو باسم کرد هەشت وەجبەی خوێندکار تاکو ئێستا لێرە دەرچووە لە ساڵی 2010ەوە کەمەکش بۆ ناوچەی پشدەر و بۆ دەبەری پشدەر شتێکی زۆر باشە هیوادارم لە ساڵی داهاتوومە فراوانتر بێت و پێداویستی خەڵکە لە ڕێگای ئەم زانکۆ دابین بێت لە کادر و خەڵکی پێشکەوتن سەمی خوێندن خوێندنی بەشی ئینگلیزیمان 2 ساڵە ساڵی دووەمێتی چۆتە ناو سیستەمی بۆڵۆنا کە سیستەمێکی جیهانیە ئێستا بۆ ئاراستەیە دەڕوە بەشی عەرەبیمان ئەو ساڵ چۆتە ناو سیستەمەکەەوە بەشی کوردی و بەشی دەروزانیش هەر لەسەر سیستەمەکەونە کەماون بەڵام نیازمانەیە لە ساڵ داهاتوو ساڵانی داهاتوو هەموو سەردەم چوار بەشەکە بچنە ئەو کولێر کە پێداویستیەکانمان بۆ جێبەجێکرا زمانی خوێندن لە بەشی کوردی بێگومان بە کوردیە لە عەرەبی بە عەرەبیە لە ئینگلیزی بە ئینگلیزیە لە دەروزانی شتێکەڵە لە ئینگلیزی و کوردی و عەرەبی